ئێستا شتەوەری سۆدیۆمان هەیە باس لە گروپی شانۆی خورماڵەکەین کە تاکە گروپە لە خورماڵ تاکە گروپی شانۆییە لە خورماڵ. ئەم گروپە تەنها ئەوە نییە کە کاری شانۆیی و کاری نواندنی خۆیان بکەن لە نێو شانۆگەری و لەسەر تەختی شانۆکان، بەڵکو کاری جیاوازتر جگە لە کارەکەی خۆیانەکەن چەندین چالاکی جیاواز ئەنجامێن و لە هەمان کاتیشە هەندێک کاری دیکەیان کردووە کە لەگەڵ ئەوەدا کاری خۆشیان نەبووە بەڵام بە ئەرکی خۆیان زانیوە و کردویانە. من حەزەکەم ئەو کارانە لە زاری خۆیانەوە ببیستن کە کارەکانی کردویانە چییە، بۆیە ئەم ئێوارەیە میوانداری کاک ڕێباز گوڵپیمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتیاری گروپی شانۆی خورماڵن. کاک ڕێباز ئێوارەت باش بێت و بەخێربێ بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. خانێواری تۆ و تەواوی بینەرانی کورسات باش، سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ تۆش. کاک ڕێباز سەرەتامەوێلەوە دەست پێ بکەم گروپی شانۆی خورماڵ لە چەند گەنج پێک هاتووە؟ بەڵێ دیارە گروپی شانۆی خورماڵ لە ساڵی 2011ەوە شەوەیەکی فەرمی دامەزراوە. ئەم گروپە خاوەنی مۆڵەتی فەرمیە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان وەکو ژمارە ئێمە زیاتر لە 15 کەس وەکو دەستەی دامەزرێنەری گروپەکەمان هەیە لە هەردوو ڕەگەز پێگاتوین. چالاکیەکانیشمان ئاماژە پێات جیا لە شانۆ ئێمە توانیمانە ئەو فەراغانی کە لە خورماڵدا هەیە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی لە بواری ڕۆشنبیری و هونەریدا بتوانین چەندین کار و چالاکی جیاواز پێشکەش بکەین لە خورماڵدا. دەستان خۆش بێت و نمونەتان زۆر بێت ئینشاءالله هەر بەردەوام بن. کاک ڕێباز کۆتا چالاکیتان دوێنێ بوو کە ڕۆژی جیهانی سینەمات بووە، ئێوەش بە ئەرکی خۆتان زانی چالاکیتان هەبوو. جا حەزەکەم هەر لە ئێرەوە باسی چالاکیەکانی دوێنەمان بۆ بکەی کە بڵاویشتان کردبوو کە چیتان کردو لەو ڕۆژەیە. ئێمە بە بۆنەی ڕۆژی جیهانی سینەماوە چالاکیەکمان ئامادە کرد لە خورماڵەویش خۆی لە چەند تەوەرێک چەند بڕگەیەک بینیەوە، ئەویش بە سازانی پانێڵێک کە لە دوو بابەتی جیاواز پێگاتبوون تایبەت بە سینەما کە لەلایەن دوو مامۆسای خۆشەویست کە ئەوانیش خۆشبەختانە خەڵکی شارەکەی خۆمانن، خەڵکی خورماڵن، مامۆستا خۆشنا و مامۆستا ڕابەر کە لە بواری سینەمادا پسپۆڕیان هەیە و ڕخنەگرن دوو بابەتی جیاوازیان لەسەر سینەما و مێژووی سینەما هەروەها پەیوەندی سینەما و کاریگەری سینەما لەسەر بینەر بۆ چۆنیەتی سیرکردنی فیلمی سینەمایی پێشکەش کرد. دواتر لە پای هەوڵ و مادووبینی چەند سینەماکارێک چەند شانۆکارێکی خورماڵ کە لە ماوەی ڕابردوودا پێشەنگ بوون لە هێنانی و دەستکردن بە کاری سینەما لە خورماڵدا، ئێمە خەڵاتی ڕێزێنانی گروپی شانۆی خورماڵبان پێبەخشین و هیوای سەرکەوتن و بەردەواییمان بۆ خواستن کە ئێستا تەمەنێکە لەو بوارەدا کار دەکەن. دواتریش بە ئامادەبوونی هونەرمەندی خۆشەویست سینەماکار شوان عەتوف فیلمی ئەزمونمان نمایش کرد بۆ بینەرانی خورماڵ. ئێمە ئاماژمانە بەرنامەمان داناوە کە بۆ ساڵی نوێ پشت بە هاوکاری هاوڕێیانمان لە گروپی شانۆی خورماڵ هەفتانە فیلمێکی سینەمایی لە خورماڵدا نمایش بکەین لەبەرەوەی بینەری خورماڵ لەوانەیە دەرفەتی بۆ نەرەقسابێ بێتە سلێمانی یاخود هەولێر ئەو شارانی کە فیلمی سینەماییان تا نمایشەکرێ. ئێمە ئاماژمانە بینەرانی خۆمان بەو کارە بگەێنین و بینەران پێینەوە ناو هۆڵەکانی سینەما و ئەو فیلمانە ببینین کە لە سینەماکانی کوردستان پەخش دەکرێت. دەستان خۆش بێت هەڵبەت کاگرابارێکێکە لە ئامادەکارە سەرکەوتوەکانی دەستگای میدیایی کورسات و کورسات مەگەزین کە ئەمڕۆ ئامادەکاری بەرنامەکەی ئەمڕۆمانە هیوای سەرکەوتنی بۆ خوازین ئەوژێکێک بوو لە بەشداربەکانی دوێنێ لە پانێڵستەکانی دوێنێ پێی سەرکەوتن بۆ ئێوە بۆ ئەوی شەخوازیم بێگومان. جا باسی پانێڵەکانی دوێنێ باسی چالاکیەکانی دوێنێت کرد بەدەر لە ئەمانە بەدەر لەو چالاکیانە ئێوە هۆڵێکتان نوێ کردوتەوە بە قۆڵ و بازووی خۆتان بە ماندووبوونی خۆتان ئەو هۆڵەتان نوێ کردوتەوە. ئایا هیچ کەسێک نەبوو کە یارمەتی دەرتان بێت بۆ نوێکردنەوەی ئەم هۆڵە چ شتێک وای لێکردن پاڵی بە ئێوەنا کە بۆ خۆتان بەدەست و پەنجەی خۆتان ئەو هۆڵە نوێ بکەنەوە؟ بەڵێ دیارە گەر دەرفەتە بێ بگەڕێنەوە بۆ پێشتر ئەمە وەکو گروپی شانۆی خورماڵ وەکوتم لە ساڵی 2011ەوە بە فەرمی دامەزراوە، بەڵام ئەم هاوڕێیانە پێشەوەش ساڵانێکە لە کۆتایی نەوەتەکانەوە بەشێک لە هاوڕێیانمان خەریکی کاری شانۆگەرین. ئەو هاوڕێیانەمان زۆربەیان ئەمانە لە حەز و خولیای خۆیانەوەی بۆ شانۆ ئەو کارەیان کردووە. ئێمە لە ساڵی 2019 بڕیارماندا شێوازی
کاری هوەری و ڕوتی شانۆ لە خورماڵدا گۆڕانکاری بێنی بەسەرا گۆڕانکاری تابکەن ئەویش بەدەستخستنی پێداویستەکانی شانۆ بوو دیارە خۆشببختانە ئێمە چەند هاوڕەیەکمان لە وەکو زانستیان ئەو بوارەیان و پسپۆڕیان تاو کردووە دەرچووی کۆلێژ و پەیمانگای هونەرە جوانەکان لە بەشی شانۆ ئێمە بڕیانماندا هۆڵێکی شیاو بۆ خورماڵ ئەوەی لە توانای گروپەکەدا بێت بێنێتەکایەوە بنیاد بنێت خۆشببختانە پاش ڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەری کتێبخانەی گشتی خورماڵدا کا کامەران لێرەوە سوپاس و تایبەتمان هەیە بۆی کە هەمیشە هاوکارمانە بڕیانماندا یەکێک لە هۆڵەکانی کتێبخانەی گشتی خورماڵ لەسەر شێوازێکی تایبەت کە بگونجێت لەگەڵ کاروباری هوەریە دەستکاری بکەین و بیکەینە هۆڵێکی تایبەت بە شانۆ بۆ خورماڵ خۆشببختانە بە هەوڵ و هیمەتی هاوڕێیانی گروپی شانۆی خورماڵەوە لە بیریشمان نەچێ کۆمەڵێک لە سەرمایەدارانی سنوورەکە و هەندێک لە لایەنە سیاسەکانیش بە پێی توانای ئیمکانیەتی خۆیان هاوکار بوون بەڵام ئەوەی کە ئەم هۆڵەی گەیاندە کۆتایی بەڕاستی هاوڕێیانی گروپی شانۆی خورماڵ بوون کە بە دەست و بازوی خۆیان کاریان لە هۆڵەیە کرد و گەیاندیانە ئەنجام خۆشببختانە ئەتوانین بڵێن ئێستا هۆڵی شانۆی خۆشناوی شەید عەلی شێعە لە خورماڵ بووەتە ناوەندێک بۆ بەڕێوەچوونی کار و چالاکیە هونەریەکان و ڕۆشنبیریەکان بۆ خورماڵیانی ئێستا ئەتوانین بڵێن هەر کار و چالاکیەکی هونەری یاخود سیمینارێک کۆڕێکی هونەری یاخود ڕۆشنبیری ساز بدرێت لەو هۆڵەیە ساز بکرێت ئەمە مای دڵخۆشیە بۆ ئێمە کە توانیمانە ئەو بیکەینە ناوەندێک بۆ ئەو چالاکیانە گروپی شانۆی خورماڵ پێشتر بە بۆنەی هەبوونی هۆڵەوە زۆربەی چالاکیەکانی لەسەر شەقام بووە شانۆکانی لەسەر شەقام بووە وەکو پاڵنەرێک بەڵێ وەگوتم ئەمانە بووبوونە هۆکار کە پێویستە بیر لەوە بکرێتەوە کە خورماڵیش ئەم کەسانی تایە ئەم هونەرمەندانی تایە کە مەبەستیانە چالاکی بکەن و مەبەستیانە شانۆ پێشخن هۆڵێکی شانۆی تایبەت دروست بکەن چالاکیەکانیش کە لەسەر شەقام کراون ناوەڕۆکی ئەم چالاکیانە زیاتر بابەتی نەتەوەی بووە ئەو کێشە و گرفتانەی کە لە ناو کۆمەڵگا هەبووە ئێمە توانیمان ڕێی نمایشی شانۆی سەرشەقامەوە بیگەێنین بە لایەنی پەیوەندیدار و بابەتی خۆشببختانە دوایکردنەوەی هۆڵەکەش بۆ یەکەم جا لە خورماڵدا شانۆی زانستی یاخود شانۆی ئەکادیمی دەقێکی جیهانی نمایش کرا کە لەلایەن ئەنتوان چیخۆف شانۆی کە لە پول بوو نمایش کرا لە دەرێنانی ژیوار محەممەد ئەتوانین بڵین شانۆ لە دوای کردنەوەی ئەم هۆڵەوە لە خورماڵدا ئەتوانین قۆناغێکی نوێ لە سنوورەکەدا و ئەتوانین بینەرمان ئاشنا کرد بە شانۆیەکی زانستی و جیهانی کە ئەمە بۆ یەکەم جار بوو لە خورماڵدا بابەتێکی وا شانۆیەکی وا نمایش بکرێت کە بۆ ماوەی 4 ڕۆژیش بەردەوام بوو خۆشببختانە دەرفەت نەبوو بۆ درێژکردنەوەی ماوەی شانۆکە گیناکان باش بوون لەبارەی شانۆیە خۆشببختانە ئێمە ئەتوانین بڵێن بینەری خورماڵ ئەتوانین بڵێن ئێمە هێشتا کەم و کورتیمان هەیە لەوەی کە نەمانتوانیوە پێداویستەکانی ئەوان لە هونەر پڕکەینەوە بەڵام خۆشببختانە ئەتوانین ئەوە بڵین کە بۆ ساڵی نوێ لە بەرنامەمانە ئینشاڵڵا چی لە بواری شانۆ چی لە بواری سینەما بتوانین ئەو پێداویستانە ئەو حەزانەی ئەوان ئەو پێداویستانەی ئەوان پڕ بکەینەوە و هەفتانە ئێمە بانگیشتانکەینەوە بۆ هۆڵی سینەما و لەوێ بینەری کارە هونەریەکان بن لەشی هەموو لایەکتان ساغ بێت کاگرێبا ساڵبەت لە خۆرماڵ شانۆکاری زۆر باش هەیە و کەسایەتی زۆر زیرەک هەیە لەوێ و کەسایەتی زۆر لێ هاتوو هەیە لەوێ بەڵام کاگرێباز بۆچی ئێوە تاکە گروپی شانۆی ئەبن لە خورماڵ واتە بۆچی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە کە گروپی شانۆی دیکە لەوێ هەڵ ناکەوێت دروست نابێت بڵێ یارە پێگاتەی کۆمەڵایەتی خورماڵ جیاوازە خاات سێوین ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پێش ساڵانی 2023 پرۆسەیەکمان هەیە پێڵێن پرۆسەی ئازادی عێراق و لە پاڵیشا پرۆسەی ئازادکردنی خورماڵ و هەورامان بە شێوەیەکی گشتی دیارە ئەو هێزانەی کە لەوێ حکومیان کردووە دەسەڵاتدار بوون کاری هونەری ئەتوانین بڵێن سانسۆرێکی زۆری لەسەر بووە نەتوانراوە هونەرمەندان بە ئازادانە کاروباری خۆیان بکەن کاری هونەری خۆیان بکەن ئەمەش بۆتە هۆکارێک بۆ دواکەوتنی هونەر لەو سنوورەدا وە قۆناغێکی زۆر ئێمە لەوێ دواکەوتین بەڵام خۆشببختانە ئێمە لە دوای پرۆسی ئازادکردنی سنوورەکەەوە کۆمەڵێک گەنجی خۆبەخش و حەزوخولایەکی تایبەتیان هەبووە بۆ هونەر توانیویانە کۆ ببنەوە گروپێک دروست بکەن یاخود دەستەیەک دروست بکەن بتوانن درێژە بەم
هونەرە بدەن و بیخەنەوە سەر سکەی خۆی هەر ئەمەش بووە کە خەڵکی پەرتەوازە بووە و هونەرمەندانە ئەتوانین بڵێ هەندێکیشیان نەیانتوانیەوە تەنانەت بێنەوە خورماڵ لەوێ تا بنیشن ئەمە وای کردووە هونەر لە خورماڵدا دووا بکەوێت وەکو کار و چالاکی ئەگینا وەکو هونەرمەند و بوونی هونەرمەند لەوێ لە سەر جەمبوارەکاندا لە شێوەکاری لە مۆزیک لە شانۆ کۆمەڵێک هونەرمەندی زۆر باشمان هەیە لەوێ هۆکاری ئەوەی کە تاکە گروپین ئێستا ئەمە وەکو وتم درەنگ هێنانەوەی ناوەندەکانی خوێندن وەکو پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە و کردنەوەی کۆلێژەکانی هونەر لە شارەکەدا وە ئەو بیرە ئەو فکرەی کە لەوێ دەسەڵاتدار بووە حکمی کردووە بە سانسۆری خستە سەر کار و چالاکی هونەریەکان ئەمە ژوای کردووە خەڵک دوور بکەوێتەوە لە کار و چالاکی و ئەگەر حەزێکیشی هەبوو بێ دەرفەتی ئەوەی نەبووە بۆی نەڕەخساوە کە کار و چالاکیەکان بکات گروپی شانۆی خورماڵیش وەگوتم بەشێک لە هاوڕێیانمان ساڵانی نەوەتەکانیش کار و چالاکیان هەبووە من ئەمێ ئاماژە بە خاڵێک بدەم لە دوای کیمیا بارانکردنی سنوورەکە و ئاوارەبوونی خەڵکی خورماڵ و دەوروبەری بۆ ئێران لە ئۆردوگاکانی ئێران گروپیان دامەزراند و بەناوی گروپی مەشخەڵان لەوێ یادی هەڵەبجەیان کردوێتەوە کار و چالاکی هەم هونەری و لە سرود و گۆرانی و تەنانەت شانۆشیان لەوێ نمایش کردووە کە ئەمە دەرخەری ئەوەیە کە خەڵکی ئەم سنوورە تینووی هونەرن و حەز و خولای تایبەتیان هەیە بۆ هونەردۆستن هەر ئەمە وای کردووە کە ئەو سنوورە پەردەوازەیەکی پێوە دیار بێەوە ئەو هونەرمەدانن هەیەیان توانیوە کۆ ببنەوە و گروپی تایبەت دروست بکەن ڕاست کاک ڕێباز کەواتە ئێوە لە سەرەتای قسەکانیشتا هەڵبەت ئاماژەت بەوە کرد کە بڕیارتانناوە هەموو هەفتەیەک فیلمێک نمایش بکەن جا پێم بڵێ ئەم فیلمانە تەنها فیلمی لە فیلمی کوردی پێکدەن یاخود فیلمی دیکەشیان تێدایە فیلمی زمانە جیاوازەکانیان تێدایە فیلمی جیهانی تێدایە و ئەتانەوێت لە ڕێگەی فیلمەکانەوە نمایشکردنی ئەم فیلمانەوە چ پەیامێک بگێنن و هەروەها ئەم میرۆکەیە لە چاوە دروست بوو لە چیەوە دروست بوو حەزەکەم پەرداخی ئەو بخۆیتەوە سەکەم کەمێکتونیتە ئیسراحەتێکی بۆ بکە جاجابی و پرسیارانم بەرەوە چکە پێما بێ تۆزە درێژە ئەخیانێت قسەکردنەکە و لەبارەی هەم پرسیارەوە باشە دیارە بیرۆکەی ئەم بابەتە وەگوتم ئێمە ئێستا شوێنێکی گونجاومان هەیە و نەبوونی هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بۆ گروپی شانۆی خورماڵ کە بتوانن بەرهەمی تایبەت بە خۆیان هەبێ ئێمە هەرچەندە بەرهەمی تایبەتمان پێشکەش کردووە بە لایەنە پەیوەندیدارەکان و بە سەرمایەدارەکانیش بۆ ئەوەی هاوکارمان بن ئێمە ئەم هاوڕێیانی گروپی شانۆی خورماڵ هەندێک جار لە سەرەکی خۆیان کاریان بەرهەمهێناوە ئەمەش بۆ گەنجێک قورسە بەڕاستی لەم ڕۆیا بتوانێت کاری هونەری بەرهەم بێنێت لە ئاستێکی بەرزی شابێت من ئاماژە بر خاڵێک ئەم ینی ئەمە ئەو پەڕی خۆبەخشی ئەم هاوڕێیانی گروپی شانۆی خورماڵە هاوڕێمان هەبووە مامۆستای وانە بێژ بووە کە موچەکەی وەرگرتووە هێناوێتی هاوکاری گروپەکەی پێکردووە بۆ ئەوەی کار و چالاکی پێ بکەین ئەمە ئەتوانم بڵێم لەوانەیە لە زۆر شوێنە شتیوان نەبێ نەکرا بێ بۆیە قورس بووە ئیش و کار لێرە کە هاوکاری و نەبوو ناتوانین ئیش بکەین ئێمەش بە شوێن دەرفەتە ئەگەڕێن بتوانین بینەت نەتۆرێ لە هۆڵەکان هۆڵی شانۆ ئیتر ئێستاش وەکوتم ئەو هۆڵە دروست بووە دەرفەتێکی باش ڕەخساوە بۆ ئەوەی بتوانین ئێمە لەو ڕێگەیەوە ئەو فیلمە سینەمایانەی هەیە بیکەین بە سێ بەشەوە بەشێکیان ئەو بەرهەمانەی کە خۆمان بەرهەممان هێناوە لە کورتە فیلم و فیلمی درێژ کە ئاماژمانە بەرهەمی بهێنین لەوێ نمایشی بکەین بۆ بینەرانی خۆمان جا لەوەی کە بەشداری فێستیڤاڵەکانی بکەین با ئەوەم بیر نەچێ من یەک دوو کاری کورتە فیلممان هەبووە ساڵی ڕابردوو بەشداری فستیڤاڵی دەرەوەیان کردووە و خەڵاتیشیان بەدەستهێناوە چی وەکو ئەکتەر نواندن چی وەکو باشترین فیلم کورتە فیلم بەداخەوە ئەمە کاردانەوەیەکی وای نەبوو لە لایەنە پەیوەندیدارەکان کە کەسێکی وا گروپێکی وا هەیە لە ناوچەیەکی بچووکی وەکو خورماڵ تا بەرهەمەکانی بڕواتە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانەوە و ئەنجامیشی هەبێ بەڵام کاردانەوە و پێشوازی بەداخەوە
گلەی بێ لێرەوە کە پێیان توانی لە ئاستی پێویستان نەبوون کە پێشوازی لەم بەرهەمانە بکەن. هۆکارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە کە پێشوازێکی وای لێ نەکراوە؟ وڵای کەم تەرخەم هەیە ینی تۆ لایانی پەیوەندیدار بۆ نمونە لە خورماڵدا کێن مەسەن ئەو کەسانی کە پەیوەندیدارن ئێسێمە بەشی ڕۆشنبیری هونەریمان هەیە لە خورماڵدا و لایەنی پەیوەندیداریش یەکەی ئیداری سوورەکەی لە بەڕێوەبەری ناحیەوە بۆ بەڕێوەبەری فەرمانگەکان کە ئێمە وەکو گروپ کۆمەڵی گەنج لە یاکۆبوونێتەوە پێمان خۆشە ئەگەر بە دەستخۆشیەکیش بێ هاوکارمان بن وا بە بڵێن هاوکاری مادیەکە هاوکار نابن بە لایەنی معنەوی هاوکار بن پشتیوانی ئەم گەنجانە بن نەک لە هونەر لە بوارەکانی تریشدا ئێمە لە بوارەکانی تریشدا خورماڵ پێشکەوتووە بەس ئێستا کە بابەتەکە هونەرە و سینەما و شانۆیە ئێمە ئەنجاممان هەبووە دەرفەتی باشمان هەبووە چالاکی زۆرمان کردووە بەڵام بەداخەوە ئاستی پێشوازی لایەن پەیوەندیدارەکان ئەتوانم بڵێم وەک پێویست نەبووە. با بگەڕێنەوە سەر فیلمەکان بەشێکی وتم ئەو بەرهەمانەیە کە خۆمان بەرهەمیان هێنین خۆشبەختانە چەند بەرهەمێکمان هەیە لە کورتە فیلم لەوێ نمایشی یەکەین و ئەو فیلمانەی کە کوردین دەرهێنەرانی کورد بەرهەمێناوە ئەویش زۆر جار لێرە لە سلێمانی یاخود لە هەولێر لە شارەکانی تر نمایش ئەکرێن بەڵام بەداخەوە ناهێنرێن سنوورەکەی ئێمە ئەمانەوێ ئەو دەرفەتە بڕەخسێنین ئەو فیلمانش بێنین لەوێ ئەو بەرهەمانە نمایشکن بۆ بینەری خۆمان و زایدەن بەڕاوێژ لەگەڵ کەسانی پسپۆر لە بوارەکەدا ئەو فیلمانەی کە جیهانین بیان هێنین بەتایبەت ئەو فیلمانەی کە لەگەڵ بینەری ئێمەدا ئەگونجێن و گونجاون و کاردانەوەی باشیان ئەبێ بۆ سەربینەری ئێمە ئەوانش نمایش بکەین لە بەرنامەیە ئەویش بە پشتیوانی ئەو کەسانی کە پسپۆرن لە بوارەدا و هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئێمە گرنگە بەڕاستی پاڵ پشتێکی باشەوە ئەتوانین زیاتر چالاکیەکان باشتر بکەین. دەستان خۆش بێت کاگرە باز کۆتا پرسیار لە یەکەم بەشداریکردنی کچان و ژنان لە نێو شانۆیەکاندا چۆنە لە ئێستادا لە خۆر ئەتوانم بڵێم لە چاو ئەو دەرفەتەی ئەو کەش و ژینگە کۆمەڵاتی کە لە خۆرماڵدا هەیە لە ئاستێکی باشدایە لەوانەیە لە ژێت موحی ئێمەیان نەبێ بەڵام لە ئاستێکی باشدایە لە بەرنامەمانە هەیە کە بتوانین باشتریشی بکەین ئەوەش ئەکێتەوە سەر کات بەڕاستی و لێرەشەوە داوا لەو خانمە خۆشەویستانەکەم کە مەبەستیانە خوازیارن کە لە بوارەکەدا کار بکەن ئێمە ئەو دەرفەتەیان بۆ ڕەخسێنین کار بکەن و پەرە بەتوانەکانیان بدەن خۆشبەختانە ئێستا کەسانی زانستی پسپۆر لە بوارەکەدا تەنسیقێکی باشمان هەیە پەیوەندیکی باشمان هەیە ئەتوانین بە شێوەیەکی زانستی کار بکەین و ئەو بوارە پێش بخەین. لە ئێستادا هیچ پرۆژێکتان هەیە بۆ ساڵی داهاتوو ئامادەکاریتان کرد و حەزەکەم باسی بکەین؟ بەڵێ ئێمە لە بەرنامەمانایە فیلمێکی نیو درێژ کە تایبەتە بە ناوچەی خۆمان هەورامان و بابەتێکی چیرۆکێکی واقعیە لەسەر بابەت کە زیاتر جەخت لە لایەنی تەندروستی خەڵکی ئەو ناوچەیە کاتەوە لە ساڵانی ڕابردوودا ئێمە ئەمانەوێ بیکەینە فیلمێکی جوان و پێشکەشی بینەری کوردی بکەین و بەشداری فستیڤاڵیشی پێ بکەین ئەمە پێشکەشی لایەنی پەیوەندیدارمان کردووە و چاوەڕێ بینی شەڵا لە ساڵی نوێدا ئەو بەرهەمە کاری لەسەر بکرێت و تۆمار بکرێت و بەرنامەی شانۆشمان داناوەی شەڵا پرۆژەی هونەری شانۆشمان هەیە کە بەرهەمی جوان پێشکەش بکەین. دەستان خۆش بێ کاگرێ باس زۆر سپاس بۆ تۆکەم ئێوارەیە لەگەڵمان بووی هیوای سەرکەوتنی زۆر زیاترتان بۆ خوازین جێگەی شانازین. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس دووبارە بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ تۆش دووبارە.